کۆبوونەوەیەکی برانی ئۆڤرۆدمان کردووە گروپەکانی سلێمانی کە کۆبینێتەوە و مەجموعەیەمیانی کەشمانەوە کە لە شارەکانی ترەواتون لە کەلارەوە لە هەڵەبجەوە لە زەڕایەنەوە لە ماوەتەوە لە دەربەنی خانەوە میانەکانمان هاتوون بۆ یاریەکی خۆشی برانە. وڵای یاریەکە مەترسی بڵێم نییە هەیەی بەڵام هەز یاریە مەترسیە بێمە زۆر سەرکێشی ناکەین چکە ئەوە نەخۆشە تووشی سەرکێشی و سەری تووشی شکست نەبین. چۆن ئۆتۆمبیل بەشداری کردووە؟ تقریبان سەر و چل ئۆتۆمبیلە تەنیا بۆ مەبەستی یاریکردن ئەچێتە سەر شەقام ئەینا نایبێنە سەر شەقام چکە مەترسی زۆرە بۆ ساریتر بۆ خەڵکیش. ئەمە هەمووی دەستکاری کراوە. هەمووی دەستکاری کراویی لە ئاسی بیلادی خۆی نەماوە. سەرەتی مۆدلەکان کۆنە چکە سارێکە کۆن نەبێ بە گران دەستمانەکە بە گران دەستەکەی کولفێکی زۆرەکەی بە هەرزان بیکردن و دەستکاریکەنەوە کاتەژە گرانەکە و زەرمان. ئەمە لە کوردستان دەستکاریان نەکرێت؟ بەڵێ هەمووی لە کوردستان دەستکاری کراوە هەمووی لە سلێمانی و لە ڕانێ و هەڵەبجە و سەی ساغ دەستکاری.